پێت وایە بەغدا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ من وەکو هاوڵاتێکی کورد بە هیچ شێوەیە سێقام بە حکوومەتی عێراق نییە، چونکە هەر حکوومەتی عێراق و غەدرمان لێکە. ئەوش غەدرەکەی چییە؟ لەبەرەوەی ئێمە کوردین، ملکەت نابین، ملکەت هیچ قەرارێکی نابین. ئەو قەرارێکە ئەو بە ئارەزوی خۆی ئێوێ فەرزی کاتە سەرمان، هەر حکوومەتەیە ئەنفالمانی کرد، کیمیا بارانمانی کرد، ئاخرشتەوەتانە کەرکک دەربەدەرمانی کرد. Ez ve gencek ku min borî bi ebadînî ne û hikûmeta Bexda çînkê tanukem çi yanî belên cihneyn oyne. هیچ سقامە بە عبادی نییە. ئەگەر عبادی خێری هەبە باوەری پێ بە وە هیچ تشتێک لۆی خەڵکی بەغدای بکەرە، لۆی عەرەبان بکەرە، لۆی بەغدای و لۆی ئەمبار و لۆی ئەوە خۆ بکەرە، لۆی ما هیچ بکەلک نایە عبادی. ئەگەر من وەک گەنجێک هیچ سقام ما عبادی نییە، حکوومەت عێراق هیچ نییە. قەت لەو بڕوایەدانیمە کە عەبادی مچەبە کوردستان بنێرێ، چونکە هەزاران جار بەڵێنی داوە، چەند ساڵە ئێمەی ڕاگرتووە بەڵێنی بەدرویان پێداوین کە موچە دەنێرێ، بوجە دەنێرێت و یا مافەکانی کوورد دەدەین و نازانم چیترە. تا ئێستا هیچ بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. من وەکو فەرمانبەرێک باوڕم پێ نییە، تاکو بەخۆم نەیژمێرم بەدەستی خۆم باوەڕ ناکەم. کەینێ هات بەدەستی خۆم ژماردم موچەکە، ئەو کاتە باوەڕم پێ هەیە.